I think when Kurdistan plan to be the hub, I think that should be the way. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی و زانکۆی ویتیەمی مالیزی پەیوەندیەکانی نێوانیان دەبەنە قۆناغێکی گەشە سەندووتر لە ئێستا. ئەمەش بە ئامانجی زیاتر پێشخستنی ئاستی زانستی، زانکۆی قەیوان و پێگەیاندنی خوێندکاران لە سەراستێکی باڵای زانستی هاوشێوەی زانکۆ پێشکەوتوەکانی گیان. لێرە لەم پانێڵە ئەوەنگاوانە باس کرا کە هەردوو لا دەیانەوێت بیکەنە نەخشە ڕێگەی کارکردنی نێوانیان بۆ بە نێودەوڵەتیکردنی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان. ئاستی زانکۆکان بۆ خوێندکارانی زانکۆ و خوێندنی باڵا شتێکی یەجگار گرنگە. لەبەرەوە مامۆستایانی زانکۆ پێویستە هەمویان هەڵگری بڕوانامەی دکتۆرا بن. ئێمە وەک زانکۆی قەیوان هیچ کەم و کورتیەکمان نییە بۆ گەیشتن بۆ ئەو ئاستا. دەکرێت ئەو پرۆسەیە خێراتر بکرێت. ئەگەر دەرچوانی خوێندنی باڵا و ستافی ئەکادیمیش ئامادە بن، ئەوە ژمارەیەکی زۆرمان لە دەرچوونی خوێندنی باڵا دەبێت و ئەو کات پرۆگرامی ئەندازیاری و پزیشکی و زیاترمان دەبێت. بە دڵنیاییشەوە کارێکی لەو شێوەیە ئاستی زانکۆکە بەرزتر دەکاتەوە. با پێ ئەو گرێبەستەی کە لە نێوان هەردوو زانکۆی قەیوانی نێودەوڵەتی و زانکۆی ویتیەمی مالزیدایە، خوێندکارانی زانکۆی قەیوان لێ کاتدا دەبنە خاوەنی دوو بڕوانامەیەکیان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای هەرێمەوە پەسەند دەکرێت و بڕوانامەیەکی نێودەوڵەتیش لەلایەن زانکۆی ویتیەمی مالیزیەوە دەدرێتە دەرچوانی زانکۆکە. بەمەش بۆ یەکەمین جار خوێندکارانی کورد لە ناوخۆی هەرێمی کوردستان دەبنە خاوەنی بڕوانامەیەکی دانپێدانراوی نێودەوڵەتی. من سپاسی زانکۆی قەیوان و خەڵکی کوردستان دەکەم بۆ ئەو گەرم و گوڕی کە هیانە بۆ خوێندن. پێویستە ئەزمون و شارەزایی خۆمان بخینە گەڕ بۆ بەرەو پێشبردننی زانکۆی UTM. ئێمە مێژوویەکی 47 ساڵەمان لەو بارەیەوە هەیە. ئێمە لە زانکۆیەکی بچووکەوە دەستمان پێ کرد و ئێستا لە بواری ئەندازیاری تەکنۆلۆژیدا لە پلەی 22 داین لە سەر ئاستی جیهان و سەرچاوێکی زۆر باشمان لە بەردەستدایە و لەگەڵ چەندین دامەزراوی تری جیهاندا پێکەوە کار دەکەین. بۆیە لە تواناماندایە سەرجەم ئەو شتانە لەگەڵ زانکۆی قەیوان بە تایبەتی و کوردستان بەگشتی بەکار بهێنین و سوودیان لێ وەربگرین. جارێ لە سەرەتا داین و هەندێک کۆسب لە ڕێگەماندایە کە دەبێت بەسەریاندا زاڵبین. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لە ڕێگەی دەیان کۆلێژ و بەشی جیاوازەوە خوێندکاران لە سەرهاستێکی باڵای زانستی پێدەگەێنێت و ئامادەیان دەکات بۆ ئەوەی لە هەردوو کەرتی گشتی و تایبەتدا بتوانن توانازانستیەکانی خۆیان بخەنە گەڕ و جێدەستیان دیار بێت لە پێشخستنی هەرێمی کوردستان. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.